ئیمام موسا کاظم بە ئیمامی هەرە پیرۆزەکانی شیعە مەزهەب دەژمێردرێ وەک شیعە مەزهەبەکان دەیجێڕنەوە کە ئیمام کاظم ئیمامی حەوتەمە و بە شەهیدی بەندیخانە دەژمێردرێ. هەموو ساڵێکیش لەم ڕۆژەدا شیعە مەزهەبەکان بە مەرامی پاکردنەوەی گوناهیەکانیان سەردانی ئارامگای ئەم ئیمامە دەکەن. أودع السجن ما يقارب دەجێڕنەوە و دەڵێن کە ئیمام موسا 13 ساڵ خراوەتە زیندانەوە و ڕوبەڕووی هەموو جۆرە ستەم و نادات پەروەریەک بۆتەوە. ئیمام موسا بە بێگوناه کۆچی دوایی کرد، منداڵەکانی خۆی نەبینی. ئیمام موسا بە خورما ژەهراوی خواردوو کرا و گوتی ئەی ئەبوو شەهک چیت گەرەکە ئامادەم و پاشان چەندن کە خورمایەکی خوارد و دواتر ژەهرەکە بە جەستەیدا بڵاو دەبێتەوە و ئیمام موسا ژەهر خواردوو کرا و بە ناڕەوا گیانی سپارد و شەهید بوو. پێش 3 ڕۆژ لەم سەردانە بۆ سەردانی ئیمام کاظم شیعە مەزهەبەکان خیوەت لە شەقامەکانی بەغدا دادەکوتن و خواردن و خواردنەوە بۆ خەڵک ئامادە دەکەن و لەم ڕۆژانەدا ڕێوبانەکان دەگیرێن و هێزە ئەمنیەکان لە ئامادەباشیدا دەبن بۆ پاراستنی ژیانی ئەوانەی سەردانی کاظم دەکەن. ئیمام موسای کوڕی جەعفەر و ئەوانی دیکە شایستەی ئەوەن کە مرۆڤ لە پێناویاندا زەحمە بکێشێت، هەر بۆیە گرتنی ڕێگاوبانەکان ناڕەحەتمان ناکات. ڕۆحمان فیدای ئیمامەکان بێت و سڵاوی یەزدانیان لێبێت. ئەم ڕێپیاوانە کارێکی سەخت نییە بۆ ئێمە. لە ڕابردوودا بیستومانە کە 4 پەلی خەڵکانێکیان دەبڕی ئەوانەی سەردانی ئیمامەکانیان دەکرد و سڵاوی پەروەردگاریان لێبێت. هذه الجموع الغفيرة والمليونية التي زحفت ئەم جەماوەرە زۆرە کە بە زیاتر لە میلیۆنێک کەس مەزەندە دەکرێت بە ڕێپێوان بەرەو مەزاری ئیمام موسای کوڕی جەعفەر بەڕێ دەکەون سڵاوی خوای لێبێت بۆ ئەوەی لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله و علی ئەمیری مسلمانان بڵێنەوە. تا دێت و ژمارەی خەڵکان ڕوو لە زیادبوون دەکات و بە دڵنیایی ئەوە ملیۆنێک دەبێت. ئەم کەسانە خەڵکانی شیعەن و گوێ بە سەرما و گەرمان نادەن. ئەمانە ئامادەی شەهیدبوونن و هاتوون ئەم ڕێوڕسمە ئاینیە بەرز ڕاگرن. بە بۆچوونی شیعە مەزهەبەکان سەردانی ئیمام کاظم لەم ڕۆژەدا وا دەگەینێتن کەوا خوا هەموو لە گوناهیەکانیان خۆش دەبێتن. لە کۆتاییش وەک دەڵێن ئێمە بە مەرازی دنیای خۆمان دەگەین. سڵاح بامەڕی دەنجی ئەمەریکا بەغدا.